براغم عمر خواهی کرده والله پیش 500 سال عمر خواهی کرده والله هر هاتشی نوخشخانی یوم فيه کرد. پێشتری شەر بە ئۆتۆمبیلی خۆت هاتوچێتەکە زۆرمەی کوڕەکانی هاتوچیان ئۆتۆمبیلیان هەبوو دی خۆمیش لەگەڵیان ئاچووم بە دیاکراوی ئەوانەی کە نەخۆشی شێرپەرجیان هەیە بۆ نمونە تەنها لە کەلارن یاخود دەچێتە شوێنە بۆ شوێنی تریش واتە هەناو کەلار ئاگواستەوە والله دی کەلار و خانەقی و باوەنور خانەقی میش بوو بەڕاستی دی لە زۆر تەلەفۆن مۆلاگەدی نازانم ماوە نەماوە نازانم واتە تۆ کەلاریش نەبێت لە هەر شاگەتری هەرێمی کوردستان بێت یاخود لە تۆ نزیک بێت بێ بەرامبەر ئەنگواستەوە بەڵێ دی ئەوەی کفری بێ جەرەولا بێ خانەقی بێ باوەنور بێ دیهاتەکان بێ ئەیگوێزمەوە ئەتیادیە بە شانازیەوە بێ بەرامبەر لە ڕێگە شار خواردن و پێداویستیان بێت هەر لە پاری خۆم بۆیان نەکرد خواردن و پێداویستی خۆیان تو بۆیان نەکرد ئەگەر داوا بکەن ئەگەر برسیان بێ پیان ئەڵێ مەڵێم لا بدەین نان بخۆینەمان ئەگەر بڵێ نا گیرفانی خۆم بەڵێ